لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێ بەرنامەی پێشەنگ بوون کە بەرنامەی چلودووە کە لە بەرنامەکانی تردا کە ئەم بەرنامەی گوتمان ئەو بەرنامەی خۆمان کە بەرنامەی پێشەنگ و بەرنامەیەکە تایبەت بەوەی کە چۆن دەتوانین پێشەنگێکی پەیامدار و هەروەها بەبەهاو هەروەها کە بەرژەوەنی گشتی ڕەچاو بکە کە پێشەنگێکی موسڵمانی ڕێکپێک دروست بکەین. کە باسی 5 بنچینەی سەرەکیمان کرد کە بنچینەی یەکەمان باس کرد بە تەواومان باس کرد کە بەهایەکان و گرنگیدان بە بەهایەکان بەهای ئیمانیمان باس کرد، بەهای نەفسیمان باس کرد، بەهای ئەخلاقیمان باس کرد، بەهای ئەزمونیمان باس کرد، هەوا بەهای بەخشینمان باس کرد. هاتینە سەر بنچینەی دووەم کە بنچینەی پلاندانان. گوتمان پێویستە کەسی پێشەنگ پلانی هەبێ. اینجا کاتێک باسی پلانمان کرد گوتمان پلانیش 5 بوار لە خۆ دەگرێت. پلانمان لە چدا هەبێ؟ گوتمان یەکەمیان دەبی ئەو بوارەی دەمانەوێت تێدا پێشەنگبین دەبی پلانمان بۆ هەبی. هەروەها دەبی ئامانجەکانمان کاتێک بوارەکانی خۆمان دیاری کرد ئەو بواری کە تێدا کاتێک ئامانجمان چییە، ئامانجی هەر پرۆژەکانمان چییە لەم بوارەدا چی بکەین بۆ ئەوەی کە بەهامان هەبێ، هەروە پەیامێکی دوور پەیامێکی ڕوونمان هەبێ. هەروە لە پاش ئەوەی باسی ئەوەمان کرد کە هاتینە سەر پلەبەندی کەمێکمان لێ باس کردیە کە بەردەوام ئێستا کە لێ باس دەکەین. لە پاشەوە باسی هاوسەنگبوون باس دەکەین و کە ئەویش پێویستە پلانمان هەیە بۆ هاوسەنگبوون و هەروە پلانیشمان هەیە بۆ زانست. ئەوەی کە ئێستا کەمە تێدانە پلان بوو پلانمان هەبێ لە بۆ پلەبەندی. گوتمان پلەبەندی ئەوەیە کە تۆ وەکو تاک دەبێت پلەبەندیت هەبی لە ژیاندا، وەکو خێزان و خانەوادەش پلەبەندیت هەبی لە بۆ خانەوادەی خۆت و هەروە وەکو ڕێکخراو هەروە وەکو وڵات کە پێویستە پلەبەندیت هەبی وەکو ڕێکخراوێک وەکو منەظەمەیەک لە مؤسساتی خۆتدا، هەروە وەکو وڵاتیش وەکو نیشتیمانێک کە پێویستە پلەبەندیت هەبی لە بەڕێوەبەردنی وڵات. نابێت بێ پلەبەندی بین چونکە گەر بێت و بێ پلەبەندی بی لە وڵاتدا لە پلەبەندی چ شتێک لە هەموو شتێک کە گرنگترە کە پێویستە تۆ گرنگی پێ بدەیت. نمونەیەک ئێستا کە ئەو پلەبەندیەکە ئێستا کە وڵاتانی ئەوروپا کە زۆر جار باسی مافی مرۆڤ دەکەن کە گەر بێت و جار بێت تووشی زۆر نەهامەتیش دەبن، خۆمەپەستەکەیان ئەمە نییە، بەڵام وا زاهیرەن وا پیشان دەدەن کە حڕیەی کە ئازادی دەربڕین کە ئازادی دەربین کە گرنگێکی تایبەت پێدەدەن و ئیدی جاروەیە چەندەها بزاهرە و چەندەها سەفارەتیان لێ دەسووتێ دەرحەق ئەوەی کە کەسێک دەستی کارێک دەکە لە وڵاتەکەیاندا ئەو کارە دژی کۆمەڵە کەسێک کە دەری کاکە ئەوە بخۆی ئازادە. ئەم تەماشا دەکەین ئەو پلەبەندیان هەیە، بەڵام ئەو پلەبەندی کە بە هەموو شەیەک تێ وازی لێنانی. ئیدی موسڵمان کە باز دەکەین چۆن موسڵمان واز لەو بیر و باوەڕی خۆی دەینی لەبەر هەندێشتی دنیاییدا لەبەر هەندێشتی دوودانە. وەکو لە بەرنامەی چلوویەک باسمان کرد کە مقدمەیەکمان باس کرد، هەروە باسی یەکەم کە گرنگترینشت پێویستە کە پێشەنگی موسڵمانی ئەو پێشەنگەی کە دەیهەوێت دەورێکی کاریگەری هەبی هەروەها مەودایەکی دوور و درێژ ناوی بینێتەوە وەکو دەبینێت تاکو ئێستا کۆمەڵە کەسێکمان هەیە ناویە مایتۆ کە لە جانبی ئاینی کە پلەیەک کە گرنگترینشیت لە لایوان چ بووە لە لایوان کە ئاین بووە کە گرنگێکی تەواویان پێدایە، هەروە زۆرترین کاتەکانی خۆیاندایە بە ئاین، هەروە زۆرترین سامانیە لەسەر کردە لە ئایندا وەکو بەڵگەشمان هیناوە کە مەقاصدی شەریعەتی ئیسلامی کە ضروریات و تەحسینات و حاجیاتی دانایە. کەواتە یەکەم ژمارە ڕقم یەک لە لای پێشەنگی موسڵمان دەبێت چیبی دەبێ ئاینبی. هەروە با چەند زاناشمان کرد کە وەکو ئەفلاتۆن کە دەرێ هەر کەسێکە گەر بێت و بیوی ئاین تێک بدە ئەوە کۆمەڵگەی مرۆڤایەتی تێکدەن. ینی ئاین تێکدان یەکسان بە تێکدانی کۆمەڵگەی مرۆڤایەتی. هەروە ڤۆڵتێرش باسمان کرد کە ڤۆڵتێرش دەرێ هەر کاتێک کۆمەڵگا هەبوو ئەوە ئاین هەیە، چونکە کۆمەڵگا پێویستی بە ئاین هەیە بۆ ئەوەی ڕێگری بکە لە تاواندا. ئینجا دوو جۆرە تاوانیش باس دەکە، تاوانێک کە تاوانێکی ڕووکەشە ئەوە دەبی شەریعەت چارەسەری دەکا وەکو عقوبەدانرایە، هەروە تاوانێکمە تاوانی ناوەخۆی کە ئەوە بەهۆی
وەڕع و تەقوا و کە بە جانیبی ئیمانی و هەروە بە جانیبی ئاینی چارەسەر دەکرێت. هەروە باسی فرانسیس بیکۆنیشمان کرد کە بە هەمان شێوە کە باسی ئەوەی دەکە ئەو کەسانی کە شارەزایان هەیە، ئەو کەسانی زانستیان هەیە بەرەو ئاین دەچن، کەواتە ئاین شتێکی گرینگە لە ژیاندا. هەروە باسی ئەوشمان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە قوڕیشیەکان هاتن گوتیان بەس واز لەم لا إله إلا الله بنا لا إله إلا الله قولوا لا إله إلا الله تفلحون، بەس وازنەوە بینێت چ دەوێت لەوە دەکەین، ئەگەر هەیە بتکەینە سەرۆشی قوڕیش دەکەینە سەرۆکی قوڕیش، سەرۆکی وڵات. ئەگەرت هەوێ دەوڵەمەند بی دەوڵەمەندت دەکەین، ئەگەر بێت و ئافرەتت دەوێت جوانترین ئافرەتت دەینی لە بۆ دەینە ناو عەرەبدا. ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەمە ڕازی بوو؟ نەخێر. وتي والله لو وضع الشمس في يميني والقمر في شمالي، والله لو وضع الشمس في يميني والقمر في شمالي على أن أترك هذا الأمر حتى يظهره الله أو أهلك فيه ما تركته. وهذه ليناني كواتا جرينجي آين جرينجا بويا دبين للشريعة الإسلامية دا ك ڕێگە بەوە درایە کە ئینساندا لە پێناو نەسڕەتی دینی ئیسلامدا کار بکات و هەروە نەفسی خۆی بەخت بکە، کەواتە نەفس لێرە قوربانی چ دەکرێت؟ بە قوربانی ئاین دەکرێت. لەوانەیە کەسێک بڵێ ئەگەر بێت و کەسێک گیرا لە کاتی گیراندا حکمەکە گۆڕانکاری بەسەر دەدێ إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان. خوای پەروەردگار باسی ئەوەی دەکات ئەو کەسە ئەگەر بێت و دەست بەسەر کرا کە ئینسانەکە ئیرادەی نەبوو کە ئیرادەی خۆی لە دەستدا، لەو کاتێک تەقدیمی نەفس ئەولاترە، تەقدیمی نەفس ئەولاتر. بەڵام ئەگەر بێت و کەسەکە ئیرادەی هەبوو لە ناو جەماعاتێک بوو کە ئەم جەماعاتە لە پێناوی خوای پەروەردگار دەزەنگان و هەروە کۆشیان دەکرد کە پێویست ناکە تەنازول بکە، پێویست ناکە تەنازول بکە لە ئاینی چی؟ لە ئاینی خۆی، لە ئاینی چ؟ لە ئاینی خۆی بە هیچ شێوە. بەڵام ئەگەر بێت و دەسەڵاتی نەبوو، ئیرادەی لەدەستدا، هەروەها کەسێکی پێشەنگ نەبوو، کەسێکی ئاسایی بوو، ئەوە زۆر ئاساییە کە بێ چی بکە؟ کە تەقدیمی نەفس بکە لە ئاینە. بەڵام ئەگەر بێت و کەسێکی پێشەنگ و لە بۆ کەسی پێشەنگ و لە بۆ کەسی سەرکردن نەهاتوە تەنازول لە چی بکە؟ تەنازول لە بیر و باوەڕ و ئاینی خۆی بکە. لەو کاتە ئاین مقدەمترە لە نەفس. وەکو دەبینین ئیمام ئەحمەد کە سەرخەری سنەتدا کە کاتێک دەگیرێ و هەروە سزا دەدرێت بۆ ئەوەی تەنها برێ قورئان مەخلووقە، کە نەک برێ وەڵاهی کاکە لەگەر خوای پەروەردگار ئیلاهێشتر هەیە یان معبودێکی تر هەیە، تەنها بڵێ قورئان مەخلووقە نەیوت، بە هیچ شێوە نەیگوت، بە هیچ شێوە دەری نەبڕی. لەبەرچی؟ لەبەر ئەوەی دەیزانی پێیان دەگوت دەبیڵێ ئیمام خوای پەروەردگار کە ڕێگای پێدا ڕوخسەتی پێدای گوت ئەم خەڵکە کە لە بەردەم سزنەکەم ڕاوەستە، ئێستا هەر قسەیە بکەم خەڵک دەینووسی. ئەگەر بێت و ئیمامی ئەحمەد گوت بە قورئان مەخلووقە، تاکو ئێستا کە چیە؟ تاکو ئێستا کە ئەو چێشە بە ناوی ئەهلی سونەش دەیان گوت کاکە ئەهلی سونە و ئیمام ئەحمەد گوتی قورئان مەخلووقە. هیچ ئەوەیەکیان بیانوێکیان بۆ ئەوەی ناهێنەوە کە بڕین کاکە سزمەوە. بەڵام ئایا ئیمامی ئەحمەد وای فەرموو، وای گوت، وای دەڕبی نەخێر. القرآن كلام الله تبارك وتعالى، قرآن كلامي الله بويا كسي بيشن نابي تنازل كالتي لآين لا بيروباورا آين كان كبيروباوري كبيوستا بهموش يوك هولدا أم آين سربخا بسر همو برنامج كانت بسر همو فلسفة كانت بسر همو بيروباورا كانت بهيش يوك تنازلين لك هروا بلاي تشبي دينا سر بلاي دوم كبيوستا کەسی پێشەنگی پەیامدار. ئێمە باسی کەسی پێشەنگێکی بێ پەیام ناکەین کە تەنها بەبەستی پارە کۆکردنەوە ئەو بابەتانە هەرچەندە زار بەراورد دەکەین، چونکە لەو بەراورد دەکەین چونکە کۆمەڵە کەسێک هەیە ئیدعای ئەوە دەکا کە من پێشەنگێکی پەیامدار و بەهام هەیە و ئەخلاقم هەیە و هەر بۆنێتەوە بۆ ئاین و بۆ بابەتانە کار دەکەم. بەڵام کاتێک دەبینی تۆ بۆ پێوەرانی کە ئێمە فێر دەبین کە زۆرترین کات دەدا بەچێ هەروەها چ شتێک لە لای گرین زۆرترین سامان لە سرف دەکە، لەو کاتێک دەزانی ئایا پلەبەندەکەی لە نێوان ئاینیان لە نێوان خودی خۆتی نەنێوانەتەوە. دووەم شت کە پێویستە لە پاش ئاین کە ئەویش بریتیا لە گرنگیدان بە بەرژەوەندەکانی ئومەت، بە بەرژەوەندەکانی نەتەوە، کە پێویستە پێشان کە گرنگی بە بەرژەوەندەکانی نەتەوە بدە، هەروە نەتەوەکەی خۆی لە لای زۆر گرنگ بی، هەوڵ بدا بۆ نەتەوەکەی خۆی بە خەڵک بناسێ، هەروە نەتەوەکەی خۆی لە لای خەڵک شیرین بکە، هەروە نەتەوەکەی خۆی بپارێزی لە دوژمنان، هەروەها بیناسێنی بۆ کەسانێک کە پێویستە ئەم نەتەوەیە پێ بناسن کە گرینگە. بۆیە ئێمە دەڵێن کەسێک نابێتە پێشەنگ ئەگە بەرژەوەندی نەتەوەکەی بە پێش بەرژەوەندی خۆی نەخست، کە ئەو بابەتە خاڵێکی زۆر گرینگە کە پێویستە بەرژەوەندی نەتەوایەتی
ئەمە لێرە بەڕاستی ئێمە نەتەوە بەزمان نەتەوەی موسڵمانە، نەتەوەیەک لەسەر عەقیدە و بیر و باوەڕ کۆ دەبێتەوە. ئەوەی تر پێ دەڵێن قەومی، ئەو پێ دەڵێن قەومیات و گەڵ ئەو بابەتەن، ئەوەش بلەبەندی خۆی هەیە، بەڵام لە خوارد پلەی نەتەوەیە پار خاڵێش ترە کە خاڵی نەتەوەی موسڵمان. نەتەوەی موسڵمان کە گەورەترە کە ئەنها وەکو من نەتەوەی عەرەب یان بێت و نەتەوەی کورد یان نەتەوەی فارس، لەبەر ئەوەی پلەبەندی ئێستا کە تێک چووە ئەو پلەبەندە لە بینی نەتەوەی موسڵمان وەکو موسڵمان کە لەسەر ئەساسی بیر و باوەڕ و لەسەر ئەساسی کەلامی خوای پەروەردگار ئێمە کۆی بووینەوە، هەروەها لەسەر شتێکی تر کە لەسەر شتێکی زمان، ئەویش هەر ئاەتەکە لە ئاەتی خوای پەروەردگار. بەڵام خوای پەروەردگار زیاتر ڕچاوی چی کردووە کە ئینسانەکان لەسەری کۆبنەوە و نەسڕەتی یەکتر بدەن. ئاینە دەبینی کە لەسەر دەی پێغەمبەر صلی الله علیه لە شەڕدا کۆمەڵە کەسێک باوکی خۆیان کوشت و ئەگەر بێت و دەڵێ ئەگەر بێت و باوکم بێتە بەرامبەرم عوبەیدوڵڵای کوڕی جەڕاح دەڵێ ئەگەر بێت و باوکم بێتە بەرامبەرم دەیکوژم. لەبەرەوەی لێرە پلەبەندیەکەی لە بینی چی هەیە؟ پلەبەندیەکی ئاین لەگەر پلەبەندی نەتەوایەتی لەسەر ئەساسی خوێن ئاینەکە گرنگترە، هەروەها نەتەوایەتی ئیسلام و تەوحید گرنگتر لەو بارەی. بۆ ئێمە باسی نەتەوە دەکەین کە دەڵێن کەسێک نابێتە پێشەنگ ئەگەر بێت و بەرژەوەندی نەتەوە بە پێش بەرژەوەندەکانی خۆی نەیەخست. هەر کەسێک ئیدعای نەتەوەی کرد، چ نەتەوەی موسڵمانی کرد، چ نەتەوەی کوردی کرد، وەکو ئێمە کە کوردین کە گوتی من کاکە ئەمە بەرژەوەندی نەتەوەی خۆم دەوێت، بەڕاستی من هەموو هەوڵ و تێکۆشان و هەروە ئەو حزبەی دامنایە و هەروەها ئەو ڕێکخراوەی دامنایە، هەروەها ئەو حکوومەتی دامنایە، هەموو دەیخمە بەرژەوەندی نەتەوەی خۆم تەماشای دەکەین. ئایا زۆرترین کات لەگەر نەتەوەکانی خۆی قسەی لەگەر نەتەوەکانی خۆی ئایا دێ لەگەر ڕۆشنبیرەکانی خۆی دادەنیشی و هەروەها گفتوگویان لەگەر دەکات بزانی ئەم وڵاتە چۆن بەرەو پێشبە، یان تەنها چاوی لەوەیە کە ڕاوێژکارێک لە ئەمریکای بێ یان ڕاوێژکارێک لە بەریتانیا بێ یان فلان سەفیر بێ و فلان کەس بێ فلان کەس بێ، هەموو کاتی خۆی سەرف دەکات بەغێری نەتەوەکەی خۆی، بەغێری نەتەوەکەی خۆی. ئەمە کەی دەبتە هۆی ئەوەی تۆ نەتەوەکەی خۆت پلەبەندیت لە بۆ نەتەوەکەی خۆت دانات، پلەبەندی کەواتە کەمترین کات دایتێ. ئایا زۆرترین سامان لە کوێ سەرف دەکەی؟ زۆرترین سامان لە چ سەرف دەکەی؟ ئایا زۆرترین سامان لەوەی سەرف دەکەی لە خودی خۆت یان لە ڕێکخراوەکەی خۆت یان لە موسەسەکەی خۆت یان لەم حکوومەتەی کە تۆ پێکت هێناوە یان من پێکەم هێناوە یان کەسێکی تر پێکی هێناوە کە دەبینین بەراوردێکن بە بەراوردە لە بۆمە بەدیار دەکەوێت بەیان دەکەن ئەم کەسێکی نەتەوەیە کە نەتەوەی خۆی دەوێت یان شتێکی تری دەوێت بەهۆی نەتەوە خۆی پێشاردویتەوە بۆ ئەوی بتوانی خۆی بشارتەوە، بۆ ئەوی بتوانی ئەو سەرۆت و سامانەی کە خەڵکەیت و نەتەوایەتی هێدی هێلیبی بە بۆ شتێش دێت. بۆیە بە کەسێک ناوێترێ پێشەنگ، هەروە پێشی ناوێترێ پێشەوای حەقیقی کە ماسی پێشەوەی وەکو قازی محەممەد باز دەکەین کە کەسێک بووە ئەگەر بێت و بەرژەوەنی دەوت نەتەوەکەی خۆی بە پێشنەی خزبە ڕاستەوە خۆ ئەویش چی دەکرد؟ مەهاباتی بەجێ دەهێشت. بەڵام کاتێک خۆی بەخت کرد لە بۆ ئەوی خەڵکی ترچ جانی بپارێزرێ، جانی خەڵکەکە لە بۆچێت جانی نەتەوەی خۆی بپارێزرێ، تەنها ویستی خۆی بەخت بکە کە خۆی بەختی ئەم خەڵکە کرد، مەبەستمە خۆی بەختی ئەم نەتەوە کرد کە بۆ ئەوی خوێنی ئەم نەتەوە پارێزی کە عەقیدەیەکی هەبووە کە پێ کە ئەو بمری باشترە نەک ئەم هەموو خەڵکە بکوژێ کە ئەگەر بێت و دەمین بینی دوو مەفسەدە، کام مەفسەدە هەربژاری مەفسەدەکەی ئەخەفی هەربژاردێ، هەروە بینی بەرژەوەندی نەتەوایەتی و هەروە بەرژەوەندی تاک بەرژەوەندی نەتەوەی هەڵبژاردێ. بۆیە ئەگەر بێت و ئەم سەردەما چەندەها پێشەنگ هەیە بە ناوی نەتەوە هەیە، بەڵام لە ڕاستیدا ساختە و درۆینن هەرچەندە بە ناوی نەتەوە بە ناویتی ئەو بابەتانە قسە دەکەن، بەڵام کاتێک دەبینین ئەگەر بێت و بگەڕێنەوە سەریان وانە هەوڵ دەدەن ئەم سەختە نەتەوەیانە، هەروە هەوڵش دەدەن ئەو کەسانێک کە ساختەنە و کە مێشی خەڵک دەبشۆنەوە کە ڕاگەیانی گەورە و هەروەها کە مؤسساتی گەورە دروست دەکەن لە بۆ ئەوەی خەڵک بە شێوەیەک لە شێوەیەک بڵێن من پێشەنگ، وەکو ئێستا کە ئەمریکا هەموو دەڵێ من پێشەنگی مافی مرۆڤ و من پێشەنگی ئەومە، من پێشەنگی ئەومە، من پێشەنگی ئەومە، بەڵام کاتێک دەچێنە وڵاتی خۆی بەخۆی داڕوخاوە بەخۆی داڕوخاوە لە زۆربەی ئەو بابەتانەی کە ئیدعا دەکەن ئەو پێشەنگبوونێکی چی تەزویرە، پێشەنگبوونێکی ساختەیە. یان کاتێک دەبینی وڵاتێک کە دەبینی گرنگی بە شارجوان دەدا، کاتێک دەبینی وڵاتەکەی وێران بۆ چەندەها قەیرانی هەیە، چەندەها قەیرانی تۆنتۆندی هەیە، بەڵام گرنگی بە شارجوان دۆ چەندەها ملیۆن دۆلار بە شارجوان، یان دەبینین دیسکۆ ئەو بابەتان یان گرنگی بە نادیدا، یان دەچی کاکە چەندەها نادی سوارچاکی دروست دەکە و خەڵک بەو شتانە مەشغوڵ دەکا، یان دەبینی تەنها بڵاوکردنەوەی ڕسم و ڕسمی گەورە و ڕسمی گەورە و لێ دەدا تەنها مەبەستی ئەوێ
ئەو شکستیانەی کە هێنایەتی بە خەڵک برێکاکە من شکستی نەهێناوە خەڵکیش وەکو وا دەزانی خەڵک عقل لە چاون تەنها عقل ئینسانەکان لە چاون بەڵکو لەوەی کورنەتەوەیەکە کە زۆر بیر دەکاتەوە. بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئومە زۆر گرینگە يكون في آخر هذه الأمة خسف ومسخ وقذف. بینی ئومەت پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئومەت دەکات ئاخری ئومەت تووشی خسف دەبی ڕوچوونی زەوی مەسخ کە گۆڕینی هەڵسو کەوت مەسخ ێستا ڕوویدا دەبینی کابرا قسەی لەگەر دەکەی وا دەزانی کچە بەڵام کوڕە قسەی لەگەر دەکەی وا دەزانی کچە بەڵام کوڕە بەڵام لە ئەسڵدا کچە دەبینی مەسخ ڕوویدا یان تەسەڕوفاتی ئینسانەکان گۆڕانکاریان بەسەر هاتیە حەڵسوکەوتیان وەکو حیوان و وەکو ئاژەڵە وەکو دەبینی کۆمەڵە کەسێکدا بە ناوی جەندەر و ئەو بابەتانە کە چەندەها ئەنواع و ئەشکاری کە زۆری کۆمەڵایەتیان دانەیە کە ئینسان دەتوانی بریکا کە ئەمن جالەبەرێکم لە جالەبەرەکان وەکو جالەبەرەکەی ڕەفتار بکە ئەو پێ دەبێت مسخی کردیە. قيل يا رسول الله صلى الله عليه وسلم أنهلك وفينا الصالحون. كاتك أو قسەی کرد گوتی ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم صحابەکان پرسیان ئایا ئێمە هەندێک خراپین كاتك ئێمە لە ناو دەچین کاتێک کۆمەڵە کەسێکی صالحمان تێدایە قال نعم وتی بەڵێ ئەگەر بێت و صالح شتان تێدا پیاوی چاک شتان تێدا بوو لە ناو دەچن إذا ظهرت الخبث ئەگەر بێت و زۆری خراپ بوو بۆیە پێویستە ئێمە هەوڵ بدەین کە بەڕاستی ئەو هاوسەنجیە بپارێزین کە پێویستە ئینسانی ناڵین کاکە وڵات دەبتە میثالێت کە هەموو وەکو سەحابەی بن هەموو وەکو مەلایکەت بن نەخیر بەڵام زۆرینەی خەڵک باش بی ئەگە زۆرینەی خەڵک باش بکەواتە ئێمە نەتەوەیەکی چین نەتەوەیەکی باشن بۆیە کاتێک تەمەشایە ئەبوو بەکری سەدیق دەکەین کاتێک دەڵێ هەندێک خەڵکێ لەم ئاەتە بە هەڵە دەگەن بە هەڵەگەیشتنی ئەم خەڵکە لە بەرۆی تەقدیمی چی پلەبەندەکەیان هەڵەیە پلەبەندەکەیان هەڵە یا ئەیها الذین آمنوا عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم دەرێ لەم ئاەتە بەغەڵەت تێگەیشتنەوە وایە کەوا تێدەکەن کە ئەگەر بێت و ئەو کەسانە ئیماندارن ئێوە تەنها گرنگی بە نەفسی خۆ بدەن گرنگی بە نەفسی خۆ بدەن ئەوەکەی گومڕای هیچ کاریگەری لەسەرتون نیە. ئیمامی ئەو بەکر دەرێ ئەو تێگەیشتنیەکی هەڵەیە چونکە دەرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دري إني لبرسي وإني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إن الناس إذا رأوا المنكر أجر بيتو أو آية لو شوية أجر إنسان كان منكرش يعني شتيشي هلا عندي بيشنك كاري بيشنك سي راس كرنوا راس كرنوا أو هولاني كلنا وكمال قولنا أو ملتك داهية بو إن الناس إذا رأوا المنكر فلم يغيروه أوشك أن يعمهم بعقاب من عنده أجر بيتو خلق باسی خەڵکدا إن الناس کە ناس پێویستە هەموو خەڵکێک کە إذا رأوا منكر ئەگەر بێت و منکەریان نەگۆڕی فلم يغيروه أوشك أن يعمهم الله بعقاب من عندي أو نێزیکە خوای پەروەردگار سزایشیان بدا من عندي لەلایوان کەواتە لێرە بۆ ئەوەی بتان بمانەوێنێتەوەی خۆمان پارێزین پێویستە کۆمەڵە کەسێکی چاوساغ بین دژی هەموو ناڕاستێک بین دژی هەموو گەندەڵیەک بین دژی هەموو ستەمێک بین ئینجا لە هەر شوێنێکمان دی لە خۆمان دی پێویستە خۆمان ڕاستکەین لە ئەگەر بێت و باوکی خۆمان دی ئەگەر بێت و لە برای خۆمان دی ئەگەر بێت و لە خۆشەویستی خۆمان دیت ئەگەر بێت و لەو ڕێکخراوەی کە تێیدا من ئینتیمام لە بۆ هەیە یان لەگەر ئەو حیزبە یان لە وڵاتی پێویستە تۆ چی بکەی ڕەخنە بگری ڕەخنەیەکی بنیادەر بۆ ئەوەی نەتەوەیەکی چاک بی بۆیە ئەو شتانێک کە پێویستە ئێمە گرنگی پێ بدەین یەکەم یەکگرینەتەوە کە پلەبەندینەتەوە یەکگرینەتەوە هەروە پاراستنی بەرژەوەنی دێتەوە کە دەبینی پاراستنی بەرژەوەنیەوە دەبینی بازرگانەکان چۆن ماوەڵە دەکەن حزبەکان چۆن ماوەڵە دەکەن ڕێکخراوەکان چۆن ماوەڵە کەسایەتەکان چۆن ماوەڵە دەکەن بەرژەوەنی نەتەوەیان لە پێشتر دانەیان بەرژەوەندی کەسەکە بازرگانە کە دەچیت لە شێوەیەک شتێک دەنی کە حسابی نەتەوەی خۆی ناکە کە ئەو نەتەوەیە کە ئەم شتەی بەکاردێ هەروە دادپەروەری لەگە تاچی نەتەوەکەی ئەوە دەسەلمێنێت کە گرنگی بە نەتەوەکەی خۆن هەروە دوورکەوتنەوە لە ستەم کەەوە دەلالەتە کە پلەبەندیەکی جوانت دانێت هەروە لە ڕووی پەروەدە کە گرنگیەکی تەواو بە پەروەدە بدێ وەکو وزارەتی پەروەدە و کاریتی هەروە ئاستی زانستی کە خوێنی باڵا کە پێویستە لەو ڕوانگە کە گرنگیەکی تەواو بنەتەوە بدە هەروە ئاستی ئابووری تاک کە ئەوەش هەروەها ئاستی تەندروستی و سەلامەتی نەتەوە هەروە ئاسایشی نەتەوە ئەم هەموو بوارانە دەستنە ژێرچێ پلەبەندی نەتەوایەتی کە پێویستە ئەگەر بێت و وەکو تاک کەوت و تاک ئەتوو پلەبەندی نەتەوایەتی خۆت نەتەوەی خۆت لە لای گرنگ بی کە تەقدیمی نەتەوەی خۆت بەرژەوەنی نەتەوە خۆت لە پێش خۆت بکەی و هەروە پێش ڕێکخراوەکەی خۆت بکەی پێش حزبەکەی خۆت بکەی چونکە نەتەوە لە هەمووی گرنگترە هەروەها دەوڵەتیش پێویستە کە بە هەموو شێوەیەک هەوڵ بدە کە گرنگیەکی تەواو بە نەتەوە بدە کە بەبەسمان نەتەوە بریتە گرنگیدان بە تاچی
ئەم نەتەوەیە کە پێی دەوێن فەرد لە ڕووی پەروەردەی لە ڕووی زانستی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئاموری لە ڕووی تەندروستی لە ڕووی نەتەوایەتی ئینجا دەتوانین بڵێن کاکە ئەم وڵاتە وڵاتێکە کە ڕقەمی 2 کە گرنگجێکی تەواوی چدایە گرنگجێکی تەواوی بە نەتەوەدایە بۆیە هیممەت بەرز بە وەکو چێوی هەڵگورت نەک ببی بە پێشەنجی ماڵ و بەرد کە ئەو زۆر پێویستە کە پێشەنگ دەبی هیممەت بەرز بی هیممەت بەرزیەکەشی وەکو چێوی هەڵگورت بی کە چۆن ناگۆڕێ لە بابەتە سەرەکیەکان کە وەکو خۆیتی نەک ببی بە پێشەنجی ماڵ و بەرد نەبی بە هەموو شێوەیەک ببی وەڵای کاکە تەنها پێشەنگ بێکبی بەڵام پێشەنگەکەت لە بۆ ماڵبی یان لە بەرد و بیناوبی هیوا و ئامانجت خان و کۆشک و تەلار بێ کە تەنها مەبەستەکەت کۆشک و تەلار و ئەبابەتانەبێ دەمت لە خواردنی و پێچی حەرام بێ کە دەمیشیت بەرداوام ئەو پێشەنگەی خۆی بە پێشەنگ دادەنێ کە دەمی لە ناو خواردن و پێچی حەرام بێ کە بە هیچ شێوەیەک ئەو جۆرە پێشەنگە لە بۆ نەتەوە هوس و دنیا هەرچەندە ئێستاکە لە وڵاتەکان کە دەبینین زۆر بە زۆری ئەو کەسانێک کە گرنگیان پێدەدێ پێشەنجی پێشەنجی ساختە و ئەو پێشەنگانن کەنها لە بۆ غەرائیزەکانی خۆیان بووینە ئەستێرە و بەناوبانگ بوون و هیچ مەبەستیان نەتەوە و هیچ مەبەستێکی ئاینیان نییە داواکاری لە خوای پەروەردگار بۆمان کاتەیە بە پێشەنگێکی ڕێک و پێک خاوەن پێیام و خاوەن بەها وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا